بەوەشداری زیاتر لە 6 کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی ناوخۆیی و بیانی 76مین پێشەنگای ئۆتۆمبیلی واشنتن دیسی کرایەوە. کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل زیاتر لە 600 جۆری جیاوازی بەرهەمە نوێیەکانیان نمایش کرد. ئەم ساڵ کەشوهەوا زۆر نایەبە، کۆمەڵێک چالەکی جۆرا و جۆر ئامادەکراوە بۆ هاوڕێ و خێزانەکان. لێرە یاری ستار وۆرزمان هەیە کە هەموو کەسێک دەتوانێت تاقی بکاتەوە. پێم وایە ئەم ساڵ پێشانگاکە خەڵکێکی زۆر سەردانی دەکات. بۆ بینینی ئۆتۆمبیلی نوێ و جیاواز ئامادەبووان بە دڵخۆشیەوە بەشداری لە پێشانگاکە دەکەن. لێرەدا دەتوانن لە نزیکەوە ئۆتۆمبیلە دڵخوازەکانیان ببینن و تاقی بکەنەوە. کۆمپانیەکان ئۆفەری تایبەت پێشکەش بە سەردانیکەران دەکەن. بە دڵنیاییەوە پێشنیار دەکەم کە خەڵک سەردانی ئەم پێشەنگایە بکات. من بەنیازم باوکم و هاوڕەکانم بێنم و ئەم پێشەنگەیان نیشان بدەم. دڵنیام کە پێی سەرسام دەبن. لە بەشە جیاوازەکانی پێشەنگەکە ئۆتۆمبیلەکان بەپێی وەشان و ساڵی دروستکردن دابەشکراون. نرخی جیاواز و تایبەتمەندی جیاواز لەخۆ دەگرن. ڕێژەی زۆری بەشداریکەرانی پێشەنگاکە لە چینی گەنجان پێکهاتوون. بە پەرۆشیەوە بۆ بینینی ئۆتۆمبیلە دڵخوازەکانیان چاو دەگێڕن. من زۆر حەزم بەم شوێنەیە. لێرە کۆمەڵێک ئۆتۆمبیلی جوانی لێ. من خۆم حەزم بە ئۆتۆمبیلی گرانبەها و سپۆرتە، وەکو لامبۆرگینی و بێنتلی و ڕۆژڕۆیس لەم جۆرە ئۆتۆمبیلانە. پێشبینی دەکرێت ئەم ساڵ زیاتر لە 250,000 کەس لە سەرانسەری ئەمریکا و جیهانەوە سەردانی پیشانگاکە بکەن لە واشنتن. محەممەد نەجات، دەنگی ئەمریکا، واشنتن.